سڵاو دەزانن گوگل پێشەوەی مۆبایلی پیکسل دروستکە خۆی کۆمپانیایەکی سۆفێرە بە هیچ کاتە کۆمپانیایەکی هاردوێر نییە کە ئێستا خەریکی دروستکردنی تابلێت و خەریکی دروستکردنی مۆبایل و سەعات و ئەو شتانەیە. طبعاً پێشەوەی باسی چیرۆکی گوگل پیکسلتان بۆ بکەم و باسی چیرۆکی ئەوتان بۆ دەکەم کە گوگل پیکسل کە پێشتر زۆر ناو بوو، زۆر ڕقم بوو، ئێستا بۆ بە هەموو شوێک لە شێوەکان وەکو جاران نەماوە، ئەویش لە بەرچەند هۆکارێکی سەرەکی. طبعاً بازاری iOS و ئەندروید لە بیدایەتەوە کە لە 2007 و 2008 کە دروست بوو دوو بازاری زۆر زیاد بوو. من بیرمە یەکەم جار پێشەوەی ئەندروید بەکاربێنم ئایفۆنم بەکاردێنا. ئایفۆنم هەبوو لە ساڵی 2007ەوە تا نزیکەی 2011 تا ئەو کات شفتم کرد بۆ سەر ئەندروید و بۆ سەر گەلاکسی S3 یەکەمین ئەندروید کە کڕیم. طبعاً ئەو کات بازاری iOS لەگەڵ بازاری ئەندروید فەرقەکەی لە چ بوو؟ خۆی iOS پلاتفۆرمەکی تۆزێک وەزنی ینی سایزەکەی کەمە، پێویستی بە هاردوێرێکی کەمتر هەیە بۆی بەجوانی ڕەمبی و لە هەمان کاتژدا هاردوێرەکە و سۆفێرەکە هەردووچیان it's made by Apple، ینی ئەپڵ خۆی دیزاینی کردو خۆی دروستی کردیە، بۆیە ئەو تەناغومە ئەو شتێکە لە بینیان هەیە زۆر ئەو هارمۆنی کە لە بینیان هەیە زۆر وەلی دەکاتن بەکارهێنانی ئایفۆن تۆزێک نەرمتر و خۆشتر بێ. ئەو باسی جاران دەکەم نەک باسی ئێستا. طبعاً ئێستا هەردووچیان بەکارهێنانیان زۆر نەرم و خۆشە. ئەو کات ئەندروید ئۆپرێتینگ سیستەمەکی ئۆپن سۆرس و وەزنێکی قورسیە بە حەزمی بەقەدەر ویندۆز دەبوو لەسەر مۆبایلێک کە ئەو کات ڕام و ئەوانە نەک بە گیگاهرتز بە مێگاهرتز بوو، ئەوەندە خاو بوو، ڕام بە مێگابایت بوو بە گیگابایت نەبوو. بۆیە مۆبایلەکانی ئەندروید تەحەدەکی زۆر خاو بوو و زایدەم پڕی گڵیچ بوو، پڕی خەلەل بوو و پڕی شتی گمیک بوو. گمیک چییە؟ گمیک بۆ نمونە ئەو مواصفاتانەی کە تێدایتی چەند ینی یوزەر بەکاری دێنی، بەکارهێنەر بەکاردێنی سوودی لێ دەبین، یان شتەکە نییە بەس ئەو مواصفاتانەیان داناوە بەس بۆی تێدابی. وەکو بۆ نمونە سامسونگ لە هەندێک مۆبایلەکانی ئارسکانەری دانا بۆ ئەوەی چاو دەخوێنێتەوە، شتێک زۆر فاشل بوو، ینی نەدەگەیشتە فیس ئایدی، نەدەگەیشتە فینگە پرینت، ینی زۆر مواصفاتی تر هەبوو لە بۆ نمونە لە مۆبایلەکانی ئەندروید کە بەس تاقییان دەکرێت بەڵکوم یەکێک سەری بگری هەمووی فەشل لێنا، بەس شتەکە گیمیک بوو، بەس لە ڕێکلام ینی شتەکە ئینترێستد بوو، ینی ئەها مۆغری بوو بۆ دیایە، بەس کە بەکاردێنە ینی ئیسفادەی وای نەبوو، یان کە ئیشی دەکرد بە سەقەت و بە خەلەلی ئیشی دەکرد. لەوەتی هەیە ئەو بیزنس مۆدلە ئەپڵ تەطبیقی نەکردی، ئەندروید بە تەواوەتی تەطبیقیان دەکرد. تا بۆ ئەخیری کۆمپانیەکانی ئەوی مۆبایلی ئەندروید دروست دەکەن زۆر ماچووتر بووە، زۆرتر پێگەیشتونە، زیاتر تێگەیشتینە کە بازار چی دەوێ و کە بەکارهێنەر چی دەوێ. بۆیە ستایلی بیزنس مۆدل و ستایلی تطبیقکردنی مواصفاتی تازە لە مۆبایلەکانیان بە تەواوەتی جیاوازە، جگە لە مۆبایلە گەیمینگەکانی سینیەکان ئەوە تۆزێک شتێکی ترە. ما باقیەوەکانی تر ئەوی لە ساحەنە هەمویان بەو ستایلەی ئەپڵ دەڕۆن، تقریبەن هەمویان، بەس هەیە تۆزێک لە ئەپڵ سەرات و تۆزێک لە ئەپڵ خاڵتر. پێشتر کە ئەندروید دەرچوو ئەو کات ئەندرویدی خام هەبوو، زایدەن گەلاکسیە بوو لەگەڵ HTC ئەوانە LG، ئێستا ئەوانە هیچیان لە بازار نەماینێ، هواوی تازە بە تازە ئەو بوو، وان پلس تازە بە تازە وان پلس یەکی دەرهێنا بوو کە پێیان دەوت فلاگشیپ کلەر، ینی بکوژی مۆبایلی ئاسبەرز، لەبەرەوەی هەموو مواصفاتەکانی مۆبایلی ئاسبەرز بوو بەس بە نرخێکی زۆر گونجاو. طبعاً ئەو کات کە پیکسل نەبوو، ئەو کات شتێکی تر هەبوو بە ناوی نیکسس. طبعاً نیکسس چۆن بوو؟ گوگل ئیشی دەکرد، چونکە ئەو کات گوگل بە تەواوەتی کۆمپانیای سۆفێر و بەهیچ نەوعەکان کۆمپانیای هاردوێر نەبوو. ئەو کات ئیتفاقی دەکرد لەگەڵ کۆمپانیایەکان، بۆ نمونە دەیوت ئەم ساڵ نیکسسی 2 کە دەردەچێتن بە هاوکاری پێکەوە دروستی دەکەن لەگە سامسونگ زیازەکە دروستەکە یوزەر ئێکسپریەنس و سۆفێرەکەی ئەندرویدە، بە ئەندرویدی پیور، ئەندرویدی خام، ئەندرویدی سادە کە مۆبایلەکە ناو لێدەن نیکسس. طبعاً مەزموع نیکسسێک دەرچوو، بەس نیکس چونکە ئەندرویدی خاو ینی وێران بوو لە مواصفات و iOSیش بە سرعەتێکی فەلەکی بە پێش دەکەوت و لە هەمان کاتژدا گەلاکسی بە هەموو نوع لە نوعەکان دەویست پێی بگە پڕی لە مواصفات دەکرد، کامڕێ بەرز و شتانە. نیکسس بڵێ نەڵێ بەرەو مردن چوو، ئەتا مەبیعاتی نەبوو. گوگل گەیشتە ئەو قەناعەتە کە ئەو پرۆژێکتە بە هەموو نوع لە نوعەکان ئیسفادەی نییە، بۆیە واز لێ دێنێ. من تەرکیز لەسەر ئەو گوگل GMS دەکەم، ینی گوگل سرویسەکان ئەوانەی کە لەسەر گوگل مۆبایل سرویس کە لە ناو ئەوەی هەیە لە ناو مۆبایلەکانی ئەندروید، لە هەمان کاتژدا محرکی بەحسەکەی گوگل سێرچ و ئەو شتانە بەو نوعانە پارە پیا دەکەم. تا چەند ساڵێک پێش ئێستا گوگل بڕیاریدا دووبارە گوگل پیکسل دروستکات. طبعاً پیکسلیش هەر بیدایەت پیکسل یەک خۆی دروستی نەدەکرد، کۆمپانیایەک بۆی دروست دەکرد، بەس هەمووی
فور جوجل يعني بتواوتي او كاد جوجل قفزه شكر كهي شركه كاني تكنولوجيا اواني كموبايل دروزه كان اوشتيان لبرتاونه بويان بود درزه تينيجيش ولا بروي كومبانيا جوجل كومبانيا شي سوفتويري بحثي يعني ميجا باوري يعني او باوري كهيتي او قوتي هيتي وصفناكري هستا او باوري كهيتي ل اي لا كومبيوتيشنال فوتوغرافي لهمو سوفتوير همو بكار هنا له موبايل يعني كبيكسل درتو بيكسليه قفزه بو موبايلك بيك لينسي كلينسكي هزور بتشوك بو ولهمان كده اصلا بامبي شينو بلا موبايلك كده بتسي موبايلك بكاميرا شي بتشوكي لسر بو ريزلتي كاميرا كو انزامي رسم مكاني او كاميرا لك موبايل جرانا كاني $1000 كاني جالاكسي ايفون باشتر بو اويش لبروي كومبيوتيشنال فوتوغرافي بكار لينا كومبيوتيشنال فوتوغرافي يعني بزبري ذكاء صناعي او كأو رسمه ديجري او اوتوماتيكيا ذكاء صناعي ترى تحليلي او رسمه دكا يعني ديزايني او رسمه تي نقصه تي باشا تي خرابه تي بكري تي نكري يعني مثلا دايناميك رينج بلون بكري يعني مثلا كونتراست يابزي يعني برايتنس زياد بكري يعني جبون منه او شتانا ساتوريشن زياد بكري ساتوريشن يعني رنج توخي برايتنس يعني شوق كونتراست يعني لبين صفر ورشيكه او رينجا طبعا او كاد كاو درتو او وكو شورش بوكم شركه كاني اواني كموبايل دروزه كان يعني اشتوانه بيني وانا اخويا كشتو اخي قوتي هاردوير بكارين رسمه كان النقاط الربعي رسمه كاني بيكسلي لبروي بيكسل او يكردي يعني غير طبيعي وباور كبير مدي من بيكسل دوم كري او كاد بدستي دوش والله هيك سيلفي لسربو يعني من يعني استاذ او رسماني كمن زور مفضل لا من كجرتبهم بس سيلفي هم يبو بيكسلي كجديتم نوعك ونوعك يعني سيلفي كان يعني رسمه كاني بتواتي حسيان لقال كدي زاري دايناميك رينج شيء غريب يبو اتش دي ار شيء غريب دايناميك اتش دي ار دايناميك رينج يعني مثلا تو دو رسميك بقري لدو اكسبوجري زيا اكسبوجر يعني او روناكي كده جورو مثلا رسمه كان نيوي بنزري نيوي جورو مثلا درو روناك جورو تاريخ وكو تاي بشرنيه كاميرا ناتو عن تركيز لسر دو ديفرنت اكسبوجر يبقى عنده اكسبوجر عكسيك لها مان كاتا يعني اگر درو روناك دري واضح بجورو تاريخ اگر جوري روناك بي واضح كات درو زور سبيدر رسيتن ايتر جوجل تاني او بالانس او ايكويشن او معادله بشيوازي كي زور زياوازو وكمبيوتيشنال فوتوغرافي حلي بك بس استا بيكسل بيشيوك لشيوك كامو كوزارن معه طبعا يكمين هو كاركا بيكسل بو كوزارن معه او كومبيوتيشنال فوتوغرافي كزوربي او ميجا كومبانيانه وكو سامسونج وكو ابل وكو كومبانيا كاينتر زانيان او ياري كجوجل ليكا يعني اوانج دبي دس بيكن استويلي هاتي او شركانه ك جوجل او بزنس موديلي داهنا او ستايلي داهنا كمو رسم هربس هاردوير سوفتوير ريشا استا تقريبا بيش جوجل شكاتينو يعني رسم كاني جوجل بيكسل استا جالاكسي وايفون يزوز ولا بيكسل يزو انتر كبيكسل the most يعني selling point يعني او point كبي دي تواني بي بفروشي ماركتينج يبقى كاميرا بو استا كاميرا اللي ده اميك او كويلي كليك كوزع يزور شبي دومين شد سوفتوير ابديت همو خلق بيكسلي حزلي بولا بروي اندرويد كي زور ساده زور نرمونيان إليجان يعني أقصى لك الله كان نرم وهستي بيدك يعني ضلي زبدي لبناس الدي ودروا طبعا أوش وقت هذا نما ولا بروي سوفتوير كاني كومبانيا كاني تركاتي كبيكسل وابو بريلا بلوتوير ومشكلة أوي هبو قروز دبو بلوتوير تي أبون منا استا اوش رامو شغله كان بلوتوير بون منا هر موبايل شي اندرويد بكري بولتن او تدا يعني لناو كارتون دي جوجل كروم تدا شركه كي تدتي ويب براوزر شي خوي دخات السري بو يوج بكاربين يعني هرتي ابلكيشني اساسي هلنا موبايل تقريبا 2000 دي ويلي اذا كان خلق يوزرك كونفيوز بينازع او بكاربين يعني او بكاربيني اكونت خوي لكامان بكاربيني لكامان موبايل بقول لمستقبل لسر او ابلكيشن بيان او بيلبر ايكو سيستم اوشتانا طبعا خلق لبر يك لسبب كان او بو زايدنيش ابديت يعني ابديتي بيكسلي صاروخ بو يعني او دقي اندرويد ده يكسر ابديتي بو ده ولهمان كانش سبورتي ابديت يعني جوجل سبورتي 3 صار يكر بلاي كمي بو ميجر ابجريد ماينر ابجريد بو صار 5 صار ضروري بو يعني كنظام فرقي ميجر ابجريد وماينر ابجريد يا ميجر يعني مثلا تو الاندرويد وازر سيزا سي باز كموبايل دك يوصل بون من اندرويد وازر لسره او كاد يكسر وعدي سي ابجريد بيدن مثلا دوازر بتسيزا بتسعر باز يعني تا باز اتو موبايل ابجريد تازه بوده يعني مواصفاتی تازه شتی تازه
يعني تصليحات لموبايلك او شتاني كتكتو تاچی كنوا او شتانه وزايد ماينر ابجريد وصالسي سكيورتي باتش مثلا دەتپارێزی لە هاک دەتپارێزی لەو خەلەلانەی کە لە مۆبایل هەیە یان لە مستەقبل لەوانەیە دروستبی بۆی ئەو لەو خەلەلانە دەتپارێزی طبعا ئەوانە گوگل بۆی نمبەر 1 بوو کەس نەدەگەیشتی ئیسێم چ بوو گوگل 1 بوو هەر مۆبایلێکی پیکسلت کردی بە گوگل غەڵەت نەبم ساڵێک یان بۆ 2 ساڵ ئەوەی دەدایە سەپۆرت بۆی ئەنلیمیتد گوگل کلاودی بەکاربیێنی ستۆرجت بە نوسخەی ئۆرجینال یعنی مەسەڵەن ڕسم دەگری بە ئۆرجینال دەستە ناو گوگل کلاودی بەبێ تۆ پارەی ئیشتراکی مانگانە بدەیت ئێستا بۆ نمونە من ئیشتراکی گوگل 1 دەدەم نزیکەی 200 گیگایە لە 200 گیگای ئەمن ساڵانە 30 دلار دەدەم ئەگەر بمێ بکەم 300 گیگا 300 گیگانی یەکسەری بسمە 1 تێرابایت ئەو کار دەبێتە ساڵانە 100 دلار یعنی بزانە ئەمە دائیمەن دەبی دەستم لەسەرەوە بی گوگل 1 لە 200 گیگا ڕەت نەدا چونکە ڕەتداتن دەبی یعنی ئیتس میجر ئەپگرید لە حەجم و لە پارەش و پێویستیشم پێ نییە لەوانەیە من 10 ساڵی تر ئەگەر بە بەردەوام ئەو تەکنۆلۆژیایە بمینێ بەکاری بێنم ئەو کار پێویستم پێبی 1 تێرابایت ماگانە بەکاربێنم بەس ئێستا پێویستم پێ نییە ئەگەر 300 گیگا هەبی ئێستا من ئەو بەکاربێنم لە مەسلحەتی منە مانگانە ئەگەر ساڵانە 35 دلار بدەم لە زیاتیەوەی 100 دلار بدەم لەم تێدەگەن ئەوجا گوگل بۆی ئەوەی کردبوو یعنی سیلینگ پوینتێکی تر بوو کە بۆی دەیتوانین بیفرۆشی زۆر خەڵک حەزی لێ بوو مەسەلەن دەیوتم من پارە ساڵانە ئەو پارەی نادەم بە کیف خۆم ئەنلیمیتد خەزم دەکەم ئەو ڕسمی ڤیدیۆیانەی کە تەسویر دەکەم بە گوگل طبعا ئەو شتانە هیچیان نەمن بۆ ئێستا بۆتان باز دەکەم گوگل 1 نەما طبعا ئێستا نەک پیکسل فۆلدیش بکرێ و شتە نەمایە بەیزنەوەک دەبی پارەی بدەی ماگانە لە بەرەوەی گوگل ئەسڵەن کۆمپانیایەک سۆفێر لەسەر ڕێکلام و لەسەر ئەو شتانە دەژی نەک لەسەر پیکسڵی مەبیعاتی پیکسلی چونکە ئەو مەبیعاتی کە لە پیکسل هەیە تقریباً هەر سفرە لە چاو ئەوەیە لەوانەیە ئەگەر مەبیعاتی گوگل دەبینین بە دەقیقی لەوانەیە گوگل 195 مەبیعاتی لە سێڤیسە سۆفێرەکانی 205 لە سێڤیسە هاردوێرەکان بی ئەو سێڤیسە هاردوێرانە تەوزیع دەبی بەسەر ئەو هەموو جیازێک کە هەیەی نەک بە تەنێک پیکسل و لە هەمان کاتژە شتێکی تریشی لەدەستدا گوگل وەکوتم نەما و زائیدەن کۆمپیوتیشنال فۆتۆگرافی پێم وتن زۆربەی شەریکان وەکو ئەویان لێ هاتیە و پێش شیرکەتینەوە و زائیدەن سۆفێر ئەپدەیت یعنی سۆفێر ئەپدەیت کە گوگل ئەوە دەبوو ئێستا گوگل میجر ئەپگرێدی کردوتە 2 گەلاکسی کە صاحبی ئەوەی نییە ئەندرویدی نیە ئێستا میجر ئەپگرێد 3 ساڵ دەدات و لە هەروە سکیوریتی پاچز کە ماینەر ئەپگرێدە 2 ساڵ دەدات و بێزگەلەوەش ئەپدەیتەکانی زۆر سەریع یعنی بۆ نمونە ئەندرویدی تازەکە دەردەچیتم بۆ نمانجینۆ یان دە بە نەک بێتە نوسخەی فاینەڵ کە بە هەموو خەڵک دەردەچی سامسونگ لە خلالی 3 مانجی بەردەستی دەکات بۆ شەتی سامسونگ خراپترین مێژووی هەبوو لە ئەپدەیتی گەورە یان مەسەلەن پاش 2 ساڵ یان ساڵێکی داهات و بە سەخەتیش داهات و پڕی خەلەل و ئەوانە بجارێ یەک جاریان 2 جاریش داد میجر ئەپگرێد جارێ سکیوریتی پاش هەلەبیر کە 3 مانگ جارە نازانم چ ئێستا مانگانە دێ و زایدەنی میجر ئەپگرێد لەو بینی هەردێتن یعنی مۆزوعەکە ئەوە نییە بۆ نمونە ئێستا ئەمن لە ئەندروید 12 دەسمە 13 لە ئەندروید لە گەلاکسی لە بینی ئەو 12 بۆ 13 ئەو ساڵە هەموو مانجێ سکیوریتی پاتشم بۆێ و زایدەنیش کە ساڵی تازە دەچیتن ئەندروید تازە ئەویشم بۆێ بۆ ماوەی 3 ساڵ پاشوش بۆ ماوەی 2 ساڵ سکیوریتی پاتشم بۆێ ئەوە سکیوریتی پاتچیان تەوزیع کرا بەسەر مانگانە یان بەسەر 3 مانگ جارێک 3 مانگ جارێکیش بیت یعنی ڕقەمەکی گەورەیە ئێستا ئەو شتانە وێلێ کردە پیکسل یعنی بە هیچ نەوەک لە نەوەکان مغری نەبی و لە ماکاتە پیکسل سەری گرانە و زایدەنیش بەردەست نییە لە زۆربەی وڵاتەکان بە شێوەیە فەرمی لە ئەو مشکلی شاشەی دروست دەکات مشکلی پارچە شتێکی بەردەست ناکەوێت من بیرمە پیکسل دوم هەبوو کامرە تێکس لە خۆڕە پیکسل 4ئەیم هەبوو لە ناکاو شاشەی تێکس و مشکلی هاردوێر یانێ زوو شتیان تێک دەچی و شتەکانیشان بەردەست نییە ئیتر تۆ چۆن ئەو شتان حەل دەکەی بۆیە پیکسل بە تەواوەتی یعنی چۆن پێت بڵێم وەزعەکە ینی بەتاوەتی لە دەستیدا ینی و تاکە شوێن کە ئەو شوێنانەی کە زۆر مەبیعاتی لێ باشە ئەمریکا و یابانیش لەبەر چ لەبەرەوەی خەڵک یان ئایفۆن دەکرێت یان ئەندروید دەکرێت ئەندرویدیش ئەو سیراعە سیاسی و ئەو ململانەیە سیاسی و ئەو ڕقوکینە سیاسی کە لە بینی کۆریا و یابان هەیە ئەوەش وەلی دەکات کە سامسونگ ئەوەندە بازاری بەقوت نەبێت لە یابان و هەروە گوگل بە حیات خۆی ناتوانین منافسە بکات لە سین لەبەرەوەی سین 1 ملیۆن شەریکاتی ئەوەی لێ ئەندروید و هەمووشیان گوگل سرویسی بەکارناین لەمان کاژ لە وڵاتە فەقیرەکان دەبینێن ئەوانەی کە هندو ئەوانەیە کە داهاتی تاکە کەسی زۆر کە مەلیۆن دەژ ناتوانن ئەو مەبیعاتە دروستکەون لە هەمان کاتژدا لە وڵاتی عەربی بە فەرمی نییە زۆربەی وڵات عەربیەکان و لە ئەفریقا هەر نییە تەواو هیچی بەردەست نەما و زایدەنیش ئۆڕەدی مەبیعاتی کەمەوە ئەو پۆینتانش کە هەیەی کە پێی بفرۆشی لە دەستی داوە خۆشی کەمترین مارکتی کردوتۆ شوێنی تازە ئیتر ئەکید مەبیعاتی باش نییە ئیتر هەوڵ دەدا شتی تازە دروستەکە وەلو ئێستاش مۆبایلی پیکسل
مۆبایلێک خۆش بەکارهێنانی ئیزعاز نییە، مواصفاتی باش تێدایە، بەس ئێوە سعرە نییە و زایدەنیش خەتەر و ڕیسکیە بیکڕی لێرە لەبەرەوەی هەر شتێک تێکسی دەبێ مۆبایلەکە بفرۆشتەوە یان لە سین داوا بکەی پارچەکەی وزە ئەسڵی یان ئەسڵی نیە دەیبێ لای وەستایەک ئایا لێرە بە جوانی بۆ چارەکە یان نە، ئەکید بۆ جوانی بۆ چاناکە. تر بۆیە ئەوە چیرۆکی پیکسڵە، پیکسڵ ئەو شتانەی کە هەبوو لە دەستی داوە و ئێستا بۆی بێتەوە ناو بازارەکە دەبی شتێکی بە لای کەمی جیاواز بکات لە ڕووی نرخ، لە ڕووی مواصفات، لە ڕووی کوالەتی، لە ڕووی پێشکەشکردنی سێرویسی جیاواز، لە ڕووی هەموو شتێک. حتا بەبیرمە پیکسڵ کات خۆی کە مواصفاتێکی نوێی بڵاو دەکردو کۆمپانیای گوگل مواصفاتێکی سۆفتوێر یەکەم جار لە پیکسڵ بەردەست دەبوو بۆ ماوەیەک دوای ئەوە دەچۆ مۆبایلەکانی تر. ئێستا ئەوش نەماوە، ئێستا خۆی گوگل بڵاو دەکاتەوە کە مواصفاتێکی تازە دەردەچێتین یەکەم جار لە گەلاکسی دادنرێ ئەو جەرەستە مۆبایلەکانی پیکسڵ، یعنی بزانن چۆن دنیا عکس بۆتەوە کە خاوەنی ئەندروید گوگڵە و خاوەنی گەلاکسی سامسونگ، یان دوو شەریکاتی جیا و دوو وڵاتی جیا و دوو پلاتفۆرمی جیا. طبعا ئەوە هەر ویستم بە کورتی بۆتان باز بکەم. ئەگەر حەستان لێ و گەیشتونەتە ئێرە ڤیدیۆیەکە دەستخۆشتانێ دەکەم لە کۆمنت بۆم بنووسن، ئەگەر لێرەنە لایک و سەبسکرایب لە بیرمەکەن و هەروە لە کۆمنتش بۆم بنووسن حەستان لە چیرۆکی چێ شەریکەکی مۆبایلە بۆتان بنووسم یان بۆتان باز بکەم کە چۆن بۆ گەیشتوتە کوێ و ئێستا لەکوێیە.